ڕۆبەرزان لەگەڵتان بەردەوامین لە تەوەری دومی ئەمڕۆ باس لە پێکهێنانی هاوسەرگیری و بنەماکانی خێزانی تەندروست دەکەین تا چەند ئەو کەسانی کە بڕیاری زەواج دەدەن لە باڵێن لە کۆمەڵگای کوردیدا بیریان لەوە کردوەوە کە ئەو شتانی کە دێتە ڕێگەیان ئەو کێشانی کە ڕوبەڕوویان دەبێتەوە خۆیان بۆ ئامادە کردووە لەم بارەوە بەڕێز هێمن عەبدولقادر توێژەری کۆمەڵایەتی لەگەڵمان دەبێت کاگێون بەخێر بێ تا چەند خەڵکی ئێمە ینی ئەو کەسانی کە بڕیاریان زەواجکەن بیریان لەوە کردوەوە کە هەموو ئەو شتانە دابین بکەن کە لە دوای زەواج و گواستنەوەی کەسێک یا بڕیاردان بۆ هاوسەرگیری دێتە ڕێیان چارەسەری هەر کێشەیە بکەن کە بێتە ڕێگەیان. بەڵێ هەڵبەت پێگەنانی پرۆسی هاوسەرگیری لە لای مرۆڤ بەگشتی پرۆسێکە بۆ تەواوکردن یاخود تەکمیلەکردنی وەزایفە بایۆلۆجی وەزایفە کۆمەڵایەتەکەیە کە مرۆڤ لە هەر بوونەوەرێکی تر جیاکاتەوە لە سروشتە ڕەنگە ئاژەڵێک لە سەرزەوی تەنها گرنگجێکی ئەوە بێت کە بتوانێت بەردەوامی بە نسل بات و بەردەوامی بە بۆچە خستنەوە باتەوە بۆی ڕەگەزی ئاژەڵێک یاخۆ ڕەگەزی درەختێک لەسەر سروشتا کۆتایی پێنێ بەڵام بە پێچانەوە مرۆڤ لە بەرەوەی بوونەوەرێکی کۆمەڵایەتیە جیاوازتر لە خستنەوەی وەچە و هێشتنەوەی ڕەگەزی مرۆڤایەتی بە نەمری کۆمەڵێک وەزایفی تری هەیە کە بریتیە لە مەسایلە کۆمەڵایەتیەکان کە بریتیە لە خستنەوەی منداڵ و گەورەکردن و پەروەردەکردنی بە شێوەیەکی وا کە بتوانێت ناو کۆمەلگایە بە جۆری ڕێسا و یاساکار پێکراوەکان بتوانێت کار بکات لەبەرەوە مرۆڤ دەتوانێت بۆ ئەمە پێشوەختە ئامادەکاری بکات و ئەم ئامادەکاریەشی بە کۆمەڵێک عورف و یاسا و نۆرم و بەهای تایبەتی ئاڕوا لەوەی کە لە کۆمەلگایەکە بۆ کۆمەلگایەکترم جۆری عورف و پێکەونانی هاوسەرگیریە دەگۆڕێت لە زۆرە لە کۆمەلگاکاندا هەندێک جار کچەکان دەچن داوای کوڕانەوە لە هەندێک کۆمەلگای کوڕەکان دەچن داوای کچاوە لە هەندێک کۆمەلگاکان ئەو مەراسیمانەی کە ژیانی هاوسەرگیری تیا پێکەێنرێ بە جۆری تەبەقاتی ئیجتیماعی کە کوڕکچەکان یەکتری هەڵەبژێرن هەرێکی و لەسەر پێوەرێکە لەبەرەوە مەراسیمەکانی پێجێنانی هاوسەر لە کۆمەلگایەکە بۆ کۆمەلگایەکی تر لە تەبەقاتێکی ئیجتیماعیەوە لە خێزانێکەوە بۆ خێزانی تر جیاوازی زۆری بەسەرا هەیە لەبەرەوە کاتێک کە مرۆڤ ژیانی کۆمەڵایەتی پێگەێنێەوە بڕیاری پرۆسی هاوسەرگیریە کۆمەڵێک بنەما و پێوەری تایبەت بەخۆی هەیە کە لە کۆمەلگایەکە بۆ کۆمەلگای ترە گۆڕێت. بنەما و پێوەرە چین یان لە کۆمەلگای ئێمە ئامادەکاری ئەکرێ بۆ ئەوەی هاوسەرگیری بکەن لە ڕووی بڵێن لە ڕووی فکرەوە لە ڕووی عەقڵەوە لە ڕووی ئەوە کە هاوسەرگیریەکەن دوایەوە تێگەیشتن یان تەفاهم هەبێ لە بینیە. نەخێ بە بڕای من وەکو توێژەری کۆمەڵایەتی وەکو دەرهاوێشتەکانشی کەبینی و هەوکو هەموو خوێندنەوەی کە ئێمە وەکو توێژەیان ئەگەر زۆر بە سەراحەت لەگەڵ یەکتریا قسە بکەین هەموو جارە گوتومە ئەگەر ئێستا اختیار بدرێتە دەست زۆرێک لە ژن و پیاوەکانی ئێمە لە دوای تەمەنێکی زۆریش من بڕایەکی زۆر ئەڵێم زۆرینی خێزانەکانی کورد هەڵەوەشێتەوە من پێم وایە ئەوەی کە ئیزبارە دەکات لە دوای پرۆسی هاوسەرگیری کە پێکەوە بن عورفی کۆمەلگایە و عورفی کۆمەلگایە یاسایە و کە سوکار و چواردەورن و هەموو ئەوانن کە تۆ لە ترسی قەهری کۆمەلگا و لە ترسی دادگا و لە ترسی هەموو یاسا سەپێنراوە کۆمەڵایەتی دەستوریانی کە بەسەرتا سەپێنراون زۆر ئەمە بۆ هەموو کەسێک ڕاستە بۆ هەموو کەسێک ڕاست نییە بەڵام بۆ زۆرینی کۆمەلگا ڕاستە چونکە زۆرینی کۆمەلگا ئەو بەشێکی زۆر لە ئامارەکان ئەومان پێڵێن ڕێژی هاوسەرگیری و جیابوونەوە بەردەوام لە زیادبوونایەوە ڕێژەی خیانی هاوسەرگیری بەردەوام لە زیادبووندایەوە شەڕی نێوان ژن و مێردەکان بەردەوام لە زیادبووندایە زۆر جار لەسەر کەمترین هەڵچوونی کۆمەڵایەتی لە نێوان ژن و مێردەکانە کارەساتی زۆر گەورە ئەنرێتەوە بەشێکی زۆری ژن و پیاوەکان کەمترین کاتیان هەیە بۆ حیوار و گفتوگۆکردن ڕۆژانە لەگەڵ یەکتریاوە پیاوەکە هەمیشە سەرقاڵی کار و کەسابەت و چوونە دەرەوەیەوە پێی وایە باشترین پیاوێکەوەیە کە زۆرترین ئیشی هەبێ و ژنەکانیش بە پێچەوانەوە بە هەمان شێوە هەمیشە هەوڵی بەدەستهێنانی زۆرترین ئازادیێن. کەم کاتەکەمە گەڕێتەوە تەنیا بۆ ئیشکردنەکە یان لەوانەیە زۆر جار خۆیان دەرفەت نەرەخسێنن بۆ ئەوی بەیەکەوە دانیشتن. نەخێر مەسەلەکە تەنها ئیشکردن نییە زۆر جارە و کاتانەشی کە ئەچیتەوە ماڵەوە تۆ ئەوەندەی کە مەشغوڵی ڕەنگە سۆشیال میدیا و تۆڕە کۆمەڵایەتیەکان و ڕەنگە ئەوەندەی کە خەریکی موسەسەلات و حەڵقا گرنگی بەوە بدەن گرنگی بە یەکتری گرنگی بە یەکتری نادەن و زائیدەن بە تەجربەی حاڵی من نزیکەی تقریبا 12 ساڵ وەکو توێژەری کۆمەڵایەتی زۆرترین کێشەی نێوان ژن و مێردەکان نەبوونی حیوار و گفتوگۆیەوە زۆر جار ئێمە ژن و مێردەکان هێنە لامان بۆ حلکردنی کێشەکان گەشتۆتە ڕادێکی زۆر گەورەوە کێشەیەکی زۆر مەترسیدار و قرس و چەندین تەرەف لە خێزانی هەردوو لا بەشداریان تیا کردووە و زۆر جار گەشتۆتە ڕادەی لێدان و کوشتنەوەمانە کاتێک کە دەچتە ڕەگ و ڕیشە و بنەچی ئەم کێشە کۆمەڵایەتیانە دەبینی کێشەی زۆر سادە و سەرەتایی بوون کە ئاشە یاخود ئەکرا بە حیوار و گفتوگۆ لە نێوان هاوسەرەکاندا بەبێ تەرەفداری بەبێ
ئەوەی کە بگاتە ڕادێکی تومتیژی چارەسەر کرایە بەڵام لەبەرەوەی ئەم ژنومێردانە بەردەوام کاتی گفتوگویان نەبووە بەردەوام کەسیان جووی بە لایەنە ڕۆحێکی ئەوی ترنایەوە تەنها پێی وابووە کە پرۆسی هاوسەرگیریە بریتە لە کۆمەڵێک بابەتی ماتریاڵی لە هەبوونی سیارە خان و یاخود کۆمەڵێک سەرمای ڕەمزی بنەماڵەی خێزانی ئەمانە پێی وابوو کە ئەگەرمانی هەبێتوانێت خێزانێکی بەختەوەر پێک بێنێت لە کاتێکە ڕەنگە هەموو بەختەوەری دنیا نەتوانێت خۆش هەمووی هەیە و خێزانێکی بەختەوەری نیە بەڵە بە دڵنیاییەوە من دایم ئەڵێن لە زۆر شوێنی بە بابەتەمان باس کردەوە ڕەنگە زۆر جا خۆشبەختی ئینسان بەشتی زۆر زۆر سەرەتایی بیدایی و خەڵک پێی وابێت کە تەنها تۆ بۆی بتوانین مرۆڤێکی زۆر خۆشبەخت بی ئەشێ شتێکی زۆر ترت هەبێت نەخێ بە پێچوانەوە ڕەنگە تۆ زۆر جا بتوانانی زۆر زۆر بەختەوەربی بەشتی زۆر سەرەتایی بیداییش هەروەکو چۆن هونەرمەندێک دەتوانێت لە کرەسی زۆر زۆر سەرەتایی بیدایی شاکار و پەیکەری زۆر زۆر گەور و جوان و گران بەها دروست بکات تۆش دەتوانین لە شتە زۆر زۆر بیدایی سەرەتاییەکان خۆشبەختی زۆر گەورە بەدەست بێت کاگەیان زۆر کادەوترێت بەشێکی کێشەکانی ناو خێزان پەیوەندی بە کەسانی دەوروبەر کەسانی چواردەور خزمانی نزیکی ئەو دوو کەسەوەی کە هاوسەرگیریان خێزانیان پێکێناوە ئەمە وای کردانی ئەمە چ کللتورێکە کەواکات هەموو ئەوانی کە لەگەڵمانەژین کاریگەری ڕاستەوخۆیان لەسەر ژیانمانە بێت و دوایی ببێتەوەی کێشە بۆیان ئێمە توێژەری کۆمەڵاتی هەمیشە وەکو پزیشک زۆر زمانێ قسە بکەین یعنی زۆر زمانی ئەو سنووری شەرمە بشکێنین کە خەڵک پێی وایە کە هەندێک قسە هەیە نابێت بکرێەوە هەندێ وەکو چۆن پزیشک لەشی ئینسانی بۆ تەواوی مەحرەمە کە دەرزی لێ بادە مولاشی ببینێ یاخود عملیاتیکە ئێمە لە کۆمەڵاسیاڵە شەڕی ژنومێر تا سەر جێگەی نووسنە یعنی ئەگەر کام ژنومێردەی زۆر زۆر تومتیژن لەگەڵ یەکتریاوە زۆر زۆر خراپن لەگەڵ یەکتریا شەڕەکان تا ڕادەیە کە ئەچن سەر جێگەی نووسنەکە و باوەش بە یەکتریاکەن و عەتف و حەنان و خۆشەویستیە گۆڕنەوە هەر کاتێک کە شەڕی خێزانی لە بینی دوو کە زیاتر تێپەڕی شەڕەکە گەورەترە بێ وەکو چۆن لە لێوان دوو هێزی سیاسیە کە لە دوو تەرەف سێ تەرەف و چوار تەرەف تێپەڕی کێشەکە گەورەترە بێ بەشێکی زۆری پەیوەندی بە فەردانیتی ئینسانی شەرقیەوە هەیە تایەک و ئێستا ئێمەش هەموو ئەو مۆدێلانە لە خێزان کە هەمان هەمووی خێزانی درێژکراوەوە زۆر جار ناو خێزانەکانە باپیرە و نەنک ئەژین و پورزا و خاڵۆزا و ئامۆزا ئەژین و ئەگەر دیقەت بێ زۆرێک لە ئێمە بەشێکی زۆرمان پەروەردی دەستی باپیرە و نمچین و زۆر جار خەڵک بەشان نازیەوە باسیەوەکە بۆ نمونە کە ئەم تا تەمەنی 10 ساڵی باپیرەی بەخێوی کردووە نمکی بەخێوی کردووە هەتا خێزانی ئێمە تەنانەت بە وەزیفە کۆمەڵاتیەکەی خۆشی نەیتوانی وەکو پێویست هەستێت لەبەرەوە ئەم مۆدێلە لە خێزانی درێژکراوە کە خێزانێکی توانین بڵێن فیوداڵی خێڵەکیەوە خێزانێکە کە بە هەمومانە کۆمەڵاسەکەی خێزانەکە تا ئێستا نەیتوانێت لە کللتوری خێڵەکی تێپەڕێ لەبەرەوە تۆ بەردەوام دەستی دەرەکی کاریگەری هەیە بۆ ناو پرۆسە خێزانێکە و کاتی کێشەیەک دروست دەبێت بەردەوام دایک و باوکی زۆر جار شەڕی نێوان ژنەکان لەگەڵ خەسووە دروست دەبێت هەمیشە پیان وایە کە ماڵە باوان تەداخلی ئیشتی کاروباری ناو خێزانی ئەوانەکەن لە کاتێکە ڕەنگە زۆر جار ئەوان لە خۆشەویستیە یاخود لە گرنگیدانی زیاد لە پێویستە گرنگی بە کوڕەکانیان یاخود بە بووەکانیان بەڵام هەمیشە و ئینعکاسات و لێکەوتە پێچوانانێ هەنی ئەم گرنگیدانە ڕاستە هەموو کەسێک ناو خێزانەکەی خۆی کەسە نزیکەکانی گرنگی پێیات بەڵام بۆچی ئەم با بڵین دوو هاوسەرە ڕێگری لەوە ناکەن کە خەڵکێک تەداخلی ژیانیان بکەوە بیانێن بۆ وەڵامەکەشیان بە نەرمی بێ بۆی لەگەڵ ئەوانیش توژی کێشە نەبن ئەم نمونانەمان هەیە زۆرترین ئێستا زۆرترین گرفتمان لە جیاببوونی هاوسەرگیریەکانە ئەوانن کە لە تەمەنێکی مناڵە یاخود لە تەمەنێکی زووە زەواجەکەن نوویستم باسیەوە بکەم کە ئەوە چەند کاریگەری هەیە چونکە لە ئێستا ئەمە بڵاو بووە کە لە تەمەنێکی زۆر زۆر زەواج ئەکرێت هەم کچیش و هەم کوڕەکانیش ئەمە کاریگەری هەیە بۆ سەر تەفاهمی ئەوانیان لێک تێگەیشتنی ئەوان جا دروست ڕێک پرسیارەکەی ئەمە ڕێک بە شێوەیە دەتوانی تێکەڵکێشێکی لەگەڵ یەکتریا بەشێکی زۆری جیاببوونی هاوسەرگیریەکان کوتم پەیوەندی بە کەمی ئاستی تەمەنەوە هەیە بۆچی لەبەرەوەی ئەم کەسە لە ڕووی عقلیەوە لە ڕووی فکریەوە لە ڕووی زیهنیەوە لە ڕووی بایۆلۆجیەوە ئامادە نییە بۆ ئەم کارە مناڵێکی 7 ساڵ کچێکی 15-16 ساڵەیی بەشوو هەل لە ڕووی بایۆلۆجی ئامادە نییە بۆ خستنەوەی منداڵ بەرگێ و ئازارە ناگرێ و زۆر جا ئەمانە خۆیان لە تەمەنێکان پێویستیان بەوەیە کە چاودێری بکرێن و دایک و باوکان بەخێوان بکەن چ جایەوەی کە تۆ ئەرکی بەخێوکردنی دووسێ مناڵێکی بخیتە سەرشان و ئەمانە تەنانەت لە ڕووی ڕەنگە تێکەڵاوبوونی کللتوری و کۆمەڵاتی و لەناو کۆمەلگایە کەمترین کێشیان هاتبێتە بەردەم لەبەرەوە کاتێک کە خۆیان
دەبن بە باوک و دەبن بە دایک وەکو وەزیفەیەکی تری کۆمەڵایەتیەکەوێتە سەرشانیان بەرگی کێشەکان ناگرن و ڕەنگە لە کەمترین کێشەی کۆمەڵایەتیە تووشی هەڵچوون و شەڕ و شۆڕ بن و کاتێکیش خۆیان کێشەکانیان پێ حەل ناکرێت بە دڵنیاییەوە دایم بەردەوام تەرەفی دۆم و سێمێتە ناو کێشەکەەوە لەبەرەوە کاتێک دەبینی کە لە تەمەنێکی زووە کوڕکچەکان زەواجەکەن بەردەوام بە زۆرترین کێشەکانیان خۆیان حەلی ناکەن زۆرترین کێشەکانیان دەبنە دەروی خێزان و زۆرترین کێشەکانیان دەبنەوە ماڵە باوانیان بە تایبەتی و کاتێکیش کە ماڵە باوان قساکات بە دڵنیای هەر کەسە بەلای کوردەواری خۆرواڵەیە تداخلی کرد هەر کەسە بەلای تەرەفی خۆشیان ڕایە کێشێ بە دڵنیاییەوە دایم بەردەوام هەرکەسیش بەپێی فکری خۆی تەعامل لەگەڵ بەڵێ بە دڵنیاییەوە کاتێکیش کە کێشەکە تەرەفی دۆم و سێم هاتەناوی بە دڵنیایەوە گەورەتر بێ بچووکتر نابێتن. بەڵێ کاکی من وەک نمونەیەک باسیکەین لە مالیزیا لە ساڵی لە ئەخیری هەشتاکانە بەپێی سەرژمێریەک لە 133 ینی ڕێژەی تەلاقدان ینی جیابوونەوە هاوسەرگیری زیادی کردبوو. حکوومەتی وڵاتە پلانێکی دانابووی ئایا چۆن ئەمە چارەسەر بکە لە ماوەی 10 ساڵە ڕێژەکەی کەم کردو بۆ لە 180 کاتە ئەمە تەوعی تاکەکانی کرد ینی پلانی دانا چۆن هاوڵاتی وڵاتەکەی وەشار کاتەوە لەو بارودۆخە کۆمەڵاتی کە تی کەوتەوە هۆی هەنگاوێک زیاتر بێتە پێشتر وە کێشەکانی چارەسەر بکە ئایا ئێمە پێویستمان بەم شتەنی لە ئێستاە بەڵە بە دڵنیاییەوە هەر زۆر جاریکەش لەم کەناڵە بەڕێزیەوە باسی ئەومان کردووە کە یەکێک لەو شتانی کە حکوومەتی هەرێمی کوردستان و مجتەمەعی شەرقی بەگشتی کە زۆر گرنگی پێنایە بریتە لە بابەتە خێزانی و کۆمەڵایەتەکان تۆ دیقەتی کەناڵەکانی هەتا ڕاگەاندن بە هەموو کەناڵە ڕاگەاندنەکان تەنها تایبەتن بە بەسایی لە ڕۆژنامە نووسی و سیاسەکان کەمترین کەناڵە بینی کە قسە لەسەر بابەت و گرفتە کۆمەڵایەتی و کێشە خێزانیەکان بکات ئەو کەناڵانە کەم نین کە کەناڵی خێزانی کەناڵی خێزانەکان بەڵام وەکو ڕەنگە وەکو پێویست لەژێر سەپەرشتیانە بن و ئەو فشار و سترێسە گەورەی کە لە کۆمەلگایە دروست بووە لەسەر خێزان ڕەنگە کاردانەوەکانی وەکو پێویست نەبن لە ئێستاە گەورترین کێشە لە دادگاکانی هەرێمی کوردستاندا بریتین لە مەسایلەکانی سوۆسیال میدیا و مەسایلەکانی ئامرە تەکنۆلۆژی و کللتوریەکان ئایا حکوومەتی هەرێمی کوردستان چی کردو بۆی کە بتوانێت ڕێگری بکە لەمەی کە خێزانی پەرتەوازە دروست بێن و زۆرێک لە خیانی هاوسەرگیری نێوان ژن و مێردەکان لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتی و لە ڕێگەی مۆبایلەوە دروست جیابوونەوەکانیش هەر زۆربوونی جیابوونەوەکان لە ڕێگەی ئەمەەوە دروزەوە بینیمان لە ساڵانی ڕابردووە هەتا پێشدەرکردنی یاسای قەدەغەکردنی خراپەکارانی ئەمریکانی پەیوەندیکردن بەشێکی زۆر لە ژنان تەنانەت کوژان لەسەر نوکە لەسەر نامەیەک لەسەر ئیزعاجکردنێک لەبەرەوە ئیشی حکوومەتە بەڕاستی پلانی زۆر تۆکم و پتەوی هەبێەوە ئیشی وەزارەتی کاری و کاروباری کۆمەڵاتیە بەڵام بەداخەوە دۆخەکەی کە هەمومان ئەیبینین ڕۆژ بە ڕۆژ لە هەموو سێکتەرەکان لە پاشەکەش ئێمە کێشەمان لە عەقڵەتی بەڕێوەبردننی هەیە بابڵین لەسەرەوە بۆی کە چۆن ئاراستی کۆمەلگاکەن عقلێکی پیا سالاریە بەڵێ بەدڵناویەوە هەر لە دنیای عقلی دەوڵەتداری لە دنیای عقلێکی پیا و سالاریە بە وەکو خێزانیش کە بچووکترین یەکی کۆمەڵایەتیە کە دەوڵەتێکی بچووکراوەیە هەتا کۆگاتە سەر ئەوە بەردەوام ڕێگەزەکانی نێری نێبوون لە ناو کۆمەلگایەوە لە ناو خێزانە بەردەوام ماکی زیندون و سەرپەرشتی هەیمەنی خێزانەکەن و بەڵام ئەمە لە وڵاتانی ترە ئەمە نەگوازراوەتەوە بۆ ناو خێزان ینی زۆر کاریگەری لەسەر خێزان نییە مەسەن عقلی پیا و سالاری لەسەرەوە هەبێت لە خوارەوە خێزان ئەتوانێت بە خۆشبەختانە بژیت یان تەفاهم هەوێ لە بینی ژن و مێردا ئەمە لە وڵاتی ئێمە ڕنگدانەوەی هەیە وەکو وڵاتانی تر نییە بۆ ئەمە بێ چۆن یان چارەسەریەک بینن چارەسەریەک داین بۆ ئەم کێشەوە خۆی دایم ئەوترێ هەر کەس و کوڕوکچی کللتورەکەی خۆیەتی عادیما فیلمێکی هەیە تەجربە دانیمارکیە نازانمە گەربینی بێتانە تەجربە هیچ کللتورێک لە کللتورێکی تر ناچێت ئەگەر تۆ بتێ هاوردی کللتورێکی تر بکەیت و لێرە سەد زۆر جار لە ساڵین ڕابردووە بیستمان بۆ نمونە تەجربەی سویدیان هێناوە بۆ پرۆسی پەروەردە فێرکردن بەڵام تەجربەکە تۆ ئەگەر تەجربەکەش بگوازیتەوە ئەو بابەتە ماتریالی و ڕۆحەکانی پرۆسی پەروەردە فێرکردن لێرە هیچ وجودێکی نییە چ لە ڕووی پێگاتی بینای قوتابخانەوە چ لە ڕووی داوامکردنەوە چ لە ڕووی ئاست و گوزەرانی مامۆستا و معیشەت و معاشیانەوە لەبەرەوە کاتێک لە بوارە کللتوری فکرەکەی تۆ ئەگەر هەناردەی فکر یاخە هەناردەی کللتورکی لە میلەتێکی تریشەوە بە دڵنیاییەوە لێرە تەجربەیەکی سەرکەوتوو نابێت و هەموو شتانی کە لە دنیا پێشکەش دەکرێت تەنها وەکوتمە فیلمە بنمونە هێنایەوە لەسەر ئەو نمونانەیە کاتێک تۆ کللتوری میلەتێکی تر هاورداکەیت بە دڵنیاییەوە کاتێکی زۆر زۆری بێت تۆ ئەگەر توانی لەگەڵ ئەم کللتوری خۆتا دەمجی بکەیت لەبەرەوە تۆ باشترین وەبەرهێنانێک لە بواری کۆمەڵایەتیە کە بیکەی بریتە لە ئیشکردن لەگەڵ کللتورەکەی خۆتا ئەم کللتوری ئەمە کللتوریەکە بەڕاستی وەکوتم کللتورێکی خێڵەکی هەتام ساتی کە قسەی تیاکەین و کللتورێکە کە نەیتوانیوە لە دژەکانی خێڵک چی دەرچێت و کاگە من سەبات بەو تەجروبەی باسی کرد باسی ئەوەی موسیقی سویدی ئەوانت کرد مەسەڵەن لە یابان
لە یابانی یەکێک لەو شتانی کە لە پەروەردی وڵاتەوە دەستیان پێکردووە ڕێزگرتنی ناو خێزانە، ڕێزگرتنە لە باوک، ڕێزگرتنە لە دایک، ڕێزگرتنی پەیوەندی نێوان دایک و باوک، ینی ئەو خێزانە پێکەوە. ئەم نموزێرای ئێمە هەیە یا پێویست نیە ئەم جۆرە نموژانە زیاد بکرێ بەوەی کەوا بکرێت کۆمەلگای ئێمە بێتە کۆمەلگایە کە لانی کەم خێزانەکان پێکەوە بەتەواوی بژین؟ بەڵێ بە دڵنیاییەوە هەموو ئەو نخبە و دەستە بژێرانەیە خود هەموو ئەو نمونە باڵانی کە لە کۆمەلگا هەیە کە هەمیشە تاک چاوی لیەکە بریتین لە بۆ نمونە مامەسایانی ئاینی نخبەی ڕۆشنبیران، نخبەی مامەسایانی زانکۆ، بۆ نمونە ڕۆژنامەنووسان، دایک و باوک و ئەو کەسانی کە نخبەی زۆر شایان لەناو کۆمەلگایە هەمیشە وەکو ڕێسییان نەکرێ، هەمیشە هانی خەڵکیێن هانی منداڵ دەدەن کە ئەم ڕێزی کە جنابێت باس کردووە دروستی بکە، بەڵام ئایا سەردەمی مۆدێرنەتە یاخو سەردەمی بەجیهانی بوون ئەم مەجای هێشتوتەوە تۆ چەند منداڵەکەت لە ماڵەوە بە شێوەیەکی باش و تەندروست بەخێوکی وە گەورەیەکی وە پەروەردەیەکی وە فێرمی نۆرم و بەها باڵاکانی کیت کە لە ڕێزگرتنی بەرامبەر لە ڕێزگرتنی سروش لە ڕێژگرتنی هەموو شتانی کە لەسەر جادۆ شەقامەکان بە موشی گشتی دانرێ، بەڵام زۆر جار تۆ ئەم کەسە کەکەوێتە ناو شەقامەکان وەکەوێتە ناو قوتابخانەکان وەکەوێتە ناو زانکۆکان جۆرەها کللتور و جۆرەها پەروەردەی خێزانی هەمیان تێکەڵی یەکترێ بن بە دڵنیاییەوە ڕەنگە دووبارە و سێبارە لە ئەنجامی ئەم بەریەکەوتنەیە زۆر جار لە ماڵەوە بۆ نمونە گلەی لە مناڵێکوانەکەین ئەڵێن ئەم مناڵێمە لە ماڵەوە هەرگیز نەمانێشتۆ سەیری فیلمی تونتیشکە، هەرگیز نەمانێشتۆ جنێ و گوێی لێ بێت یاخود نەمانێشتۆ، بەڵام کۆمەڵە کەلیمات فێرە بێ زۆر جار گلیەوەکە لە مناڵە لە کوێ فێر بووە لەبەرەوە تۆ چەند بتەوێت کەسێکی باش پەروەردەکەی ناتوانانی هێشتا لەژێر قاری سەرەکەم کاکێمە لەسەرەوە بوو، ینی لە ناو پەروەردەش پێویست نییە ئەمە باز بکرێ ڕێزگرتنی خێزان، ڕێزگرتن لە یەکتریە، ڕێزگرتنی ناو تاکەکانی خێزان، ینی بچێتە ناو بواری پەروەردەشەوە. بابەتە پەروەردەی و کللتوریەکان بابەتی ماتریالی نین بۆ نمونە ئەمڕۆ تۆم تاقم قەنەفەی لێرە ئەم ئەیگۆڕی ئەیگی بە ڕەنگی سەوزێکی بە ڕەنگی پرتەقاڵی ئەمانە کۆمەڵە ئیجراعاتێکی زۆر خێران توانین لە ماوەی چەند کاتژمێرێکە ئەنجامی بێ، بەڵام ئەو بابەتانی کە بابەتی کللتوری فکرین باپەری زۆر درێژخایانن. حکوومەت یاریمی کوردستان توانێت ئەمڕۆ چاکسازیەکانی بۆ نمونە مەرسومێک دەرکا کەرتی گشتی بگۆڕێ بە کەرتی تایبەت، بەڵام ناتوانێت مەرسومێک دەرکا بڵێ بڕیارمە ئاینی ئیسلام بگۆڕن بە ئاینی مەسیحی. ئەمانە بابەتی فکری و زیهنی درێژخایانن و ئەبێ خەڵک بە جۆرەی مێنتاڵەت و تێگەشتنی خۆی سەردەمێکی زۆری بێت تا تۆ بتوانیان پرۆسە پەروەردەیە بە ئاقارێکی دروست بێت. کاکێ من ئێمە باسمان لە ڕێژەی جیابوونەوە کرد کە ڕێژەی جیابوونەوە زۆر بۆ باسمان لەوەش کرد کە زیاتر نازام ئامێری ئەلکترۆنیەوەنە سەبەب لە ئامارەکانی دادگاش کە ئێمە سیرێکن ساڵانە ئەو ئاماران دەرچون ڕێژەی جیابوونەوە ڕۆژ بە ڕۆژ یان ساڵ بە ساڵ بەرەو زیادبوونەوە. باشە کاری کێ ئەم ڕێگری لەمە بکە یان کۆنتترۆلی ئەم جیابوونەوە بکە کەوا بکەن لە جیاتی ڕێژەی جیابوونەوە زیاد بێت ساڵ بە ساڵ کەمتر بێت ڕێژەکە. خۆی شتێک نییە بەنای بنکردنی کۆنتترۆلکردنی هاوسەرگیری چونکەم دیاردەیەکی جیهانیەوە لە هەموو دنیا بە ڕێژەی زۆر تاکەم هەیە و شتێکی ڕێگە پێدراویشە چ بە جۆری عرف چ بە جۆری یاسا چ بە جۆری ئاین، بەڵام هەروەکو لە ئاینیشە ئەفەرمێ بەڵام دۆخێکی خراپە، یعنی إن أبغض الحلال الطلاق، یعنی خراپترین دۆخێکە ئینسان بێ پێ تێپەڕێ بریتە لە جیابوونەوە. بۆچی خراپترین دۆخە؟ لەبەرەوەی کە ڕەنگە منداڵی پەرتەوازی لێ بکوێتەوە بە تایبەتیش لەم کللتورە کۆمەڵایەتی و خێڵەکانی ئێمەوە کوتم ڕەنگە کوڕ و کچ دووبارە چانسی پێژانەوی هاوسەریان کەمتر بێت و ڕەنگە تووشی سترێسی و فشاری ئەگە کچێکی باش بۆ نمونە ڕەنگە هەڵبەتە کاڵم باش مەبەستم لە بین دوو کەوانەیە بە تێڕوانین کۆمەلگا بە خاوەنی بڕوانامە و بە کۆمەڵێک لایەنی باشەوە ڕەنگە لە حیاتی یەک جار چانسی شوکردنیە بێت، چ جایەوەی کە بکوێتە بەر دووەم و سێم جار تاقیکردنەوە کە ڕەنگە بۆ کوڕیش ئەم بابەتە ڕاستە، کوڕێگەگەر خێزانەکەی تەلاقەیە دووبارە و سێبارە ڕەنگە لەناو کۆمەلگای دووبارە و سێبارە چانسی پێکێنانی هاوسەری کەمتر بێت. مەبەستم ئەوە بوو کە ڕێژەکە ئەوە نەزۆر بۆی تر کچ و کوڕ ترسیان لە زەواج هەیە، یعنی وای لێ هاتووە بۆ ئەڵێ بۆ زەواج بکەم تۆ حەومانگی تر جارێکتر جیابنەوە، یعنی ئەمە ترسێکیش دروستکردن نەخێر بۆ ڕادەیە نییە مرۆڤ چەند بشترسێت هێشتا ناتوانێت لەژێر پێداویستی خێزانیە بچێتە دەرەوە و ناتوانێت لەژێر ئەو خۆشبەختیە بچێت دەرەوە کە خێزان پێ بەخشێت، چونکە تۆ تا چەند کوڕی دایک و باوکی خۆتی و تا چەند پێداویستەکانە بۆ دابینکراوی هەندێک شتی تایبەت هەیە کە تەنها خێزانی خۆ دەتوانێت پێت بەخشێت، چ لە وەزیفە سێکسیە بایۆلۆجیەکەی، چ لە خستنەوەی وەچە و بەخێوکردنی منداڵ، چ لە پەروەردەکردنی منداڵ و زۆر جار ئەو خۆشویستی کە منداڵ پێت دەبەخشێت هیچ شتێکی کە ناتوانێت پێت بەخشێ و ئەو ماڵێکە خۆتی تیاژی بۆ نمونە
ماڵی باوان هەرگیز ناتوانێت خۆشەویستی و عەتف و حەنانەت پێبەخشن لەبەرەوە هەر کام لە ئێمە بە پرۆسە کۆمەڵایەتیەکە لە خۆناغێکە پێداویستێکی تایبەت دێتە پێشەوە کاتێک کە ئینسان گەورابێتەوە گاتە تەمەنێکەوە ئەو پێداویستانی کە خێزانەکەی هاوسەرەکان کاتوان لە بینی خۆیانە بۆ یەکتری بیگۆڕنەوە هیچ کەسی کە ناتوانێت وەزیفەی پڕکاتەوە لەبەرەوە هەرچەند ترسەکەش هەبێ بە نەتیجە پرسیارەکە بوو کە کاری کێیە وا بکە یعنی تێگەیشتنەوە ئایان خەڵکەکەەوە تێبگات کە لە جیاتی جیابوونەوەکە زۆر بێت کەم بکرێتەوە بە پلەی یەکەم وەزیفەی دایک و باوکەکانن بەداخەوە دایک و باوکانی ئێمەشتا ئەو ساتی کە کوڕکچەکانە چنە پرۆسی هاوسەرگیریەوە ڕەنگە کەمترین کاتیان هەبێت کە تەوعیان بەرێن لەسەر ئەم بابەتانەوە زۆر جار تەنانەت کاتی گۆڕانی فسیۆلۆجی بەسەر لایەنی لاشەی ئینسانە هەیە لە تێکچوونی هۆرمۆنات و لە دروستبوونی هەندێک مەسائلی تایبەت تەنانەت بۆ ئافرەت و بۆ پیاوان کێتە پێشەوە دایک و باوکان هەرگیز ئەو زەحمەتیان نەهاتە بەرشانی خۆیان کە بتوان تەوعی مناڵەکانیان بکەن هەمومان بیرمانێکە بۆ لە تەمەنی مڕاهقیە کوڕ کاتێک ئاگاتە تەمەنی مڕاهقی هەنێک گۆڕانکاری بەسەر لاشەیەت لە سەوتی لە دەردانی مو لە هەندێک گۆڕانکاری دایک و باوکان هەرگیز ئەم تەوعیە نەیان بە مناڵەکانیەوە بۆ کچەکانیش بە هەمان شێوە کاتێک تووشی هەندێک حاڵەت دەبن چ جای بگا بەوەی کە بگاتە پرۆسی هاوسەرگیری و فێریان بکەن کە بیرمانە یعنی لە هەموو ئەوی دۆمە کۆمەڵاتیانی کە لە کۆمەلگای کوردیا بەکارێ بۆ نمونە کچ پێشەوەی کە شوو بکاتەوە ئەو شەوەی کە بگوازرێتەوە تەنها لەو شەوەیە دایکی نەسیحەتێکا کە چۆن بێت و چۆنە لە کاتێک ئەمە پرۆسێکی زۆر درێژخایەنەوە شێ منداڵ لە تەمەنێکی زۆر منداڵیەوە دایک و باوکان بتوان بای ئەمەنەوە عیران هەبێت کە بتوان ئەم کەسە ئامادە بکەن دەوڵەت تا چەند لەمەیە خەرجیش سەرفکە هێشتا ناتوانێت بەقە دایک و باوکەکان گرنگجیمان بابەتە بە ئەوە ئێمە بۆچی لە کۆمەڵانسیە هەمیشاڵین خێزان بریتە لە دەوڵەتێکی بچوو کراوە چونکە دایک و باوکەکان هەموو ئەو وەرکانی کە دەوڵەت ئەبێ بیگرێتە ئەستۆی دەبێت لە خێزانە پێشتر بیخاتە سەرشانی چونکە بەشێکی زۆری ئەزمونەکانی ئینسان لە ڕێگەی لاشعورەوە وەبەرهێتەوە دووبارە و سێبارە لاشعوریش بەشێکی زۆر یاخود نەئاگایی ئەمە بەشێکی زۆری پەیوەندی بەو پەروەردەیەوە کە لە منداڵیەوە تۆ گەورە ئەبی تۆ کاتێک گەیتە تەمەنێکی گەورە تا چەند قسەت بۆ بکەن تا چەند تەوعیەت بن ناگا بەوەی کە تۆ لە تەمەنی 5 ساڵی و 6 ساڵی وەرگرتنەکەشی زەحمەتترە بێت ئەوەی کە باسمان کرد پەیوەندی نێوان خێزانەکان کاریگەری دەوروبەریان وە ئەو کێشانی لە نێوان باوڵە خێزانەکەی دروستە بێت بۆ من ئێستا لە هەرێمی کوردستان قەیرانێکی دارایی هەیە کە کاریگەری لەسەر ژیانی هەموو کەسێک دروست کردووە تا چەند ئەم قەیرانە کاریگەری لەسەر جیابوونەوە دروست کردووە بەڵە بە دڵنیاییەوە بەشێکی زۆری خێزانەکان ئیدام و بەردەوامی بوونیان پەیوەندی بەلایانی مادیەوە هەیە و تۆ تا چەند بتەوێت لە شتی زۆر سەرەتایی خۆشبەختی بەدەستبێنی بەڵام بە نەتیجەی تر هەندێک پێداویستی هەیە تەنها لە ڕێگەی مادەوە دابی نەکرێت بۆ نمونە لە شوێنی نیشتەجێ بوون و تۆ هەر ڕۆژی ئاوارە بیت و لە ماڵێک و لە شوێنێکی بەردەوام کێشە و گرفتی بۆ دروستە بێ و لە کەمترین گرفتی و دەمەدەمی کۆمەڵایەتی لە نێوان ژن و مێردەکانە ڕەنگە سەر کێشە بۆ شەڕی زۆر گەورەوە و حەڵاتانەشمان بینیوە چ جای بگا بە دابینکردنی هەندێک پێداویستی ژیان و زۆرێک لە خێزانەکان منداڵیان هەیە و زۆرێک لە خێزانەکان خەرجێکی زۆریان هەیە و کرێچین و پێداویستی ڕۆژانی سەرەتاییان هەیە سەرەتاییترین و تیۆرانی کە لە بواری دەروناسی یاخود کۆمەڵانسیە تا ئێساش کاری پێکرێ بۆ نمە تیۆرەکەی ماسلۆیە ماسلۆ باز لە پێداویستی زۆر زۆر سەرەتاییەکانی ئینسانەکە هەموو شتانی کە مرۆڤێک بووی بتوانێت لە سەر شتا بمێنێتەوە بژی بریتێ لە ئاو لە هەوا لە سێکس تۆ کاتێک وردە خواردنت نەمێنێت و نەتوانی وەکو پێویست بژیت و منداڵەکانت تێ بکەی ئاژەڵێک لە سروشتا بۆچی پەلاماری ئاژەڵێکی تریا بۆی کە بمێنێتەوە بۆی کە بە زیندوو بمێنێتەوە لەسەر سروشتا بۆی کە منداڵەکانی تێرکە لەبەرەوە زۆر جار دەبینی گرفتە کۆمەڵاتیەکانیش پەیوەندیان بەلایانی برسێتیەوە هەیە پەیوەندیان بەلایانی مادیەوە هەیە زۆرێک لە کێشی نێوان هاوسەرەکان پەیوەندی بەم بابەتەوە هەیە و ئەمە بەدیوێکە بەدیوێکی تریا ئەوەی کە پەیوەندی بە کۆمەڵانسی دانیشتوانەوە هەیە و کاریگەری دانیشتوان لەسەر بابەتە تەنانەت سیاسیەکانیش زۆر جار لەم پرۆسە ئابوووریە کاریگەری هەیە بۆ نمونە تەمەنی هاوسەرگیری زۆر دواکەوێت لە کاتی خۆی زۆر جا کوڕەکان بۆ منە بەڕەبەنی ئەمەنەوە ئەگەر عیبارەتەکە جایز بێت تا تەمەنێکی دوور درێژ وە کچەکان بە شوونەکردن ئەگەنە تەمەنێک ئەمە کار لەوە ئەکە کە تۆ ڕێژەی منداڵبوون کەم ئەبێتەوە و ڕێژەی ژماری دانیشتوان کەم ئەبێتەوە و ئەکە کە تەنانەت لە ڕووی دیمۆگرافی و تەنانەت لە ڕووی سیاسیش و کاریگەری بێت لە هەڵبژاردن و لە زۆرێک لە بابەتە کۆمەڵایەتەکان زۆر سپاس بۆ هێمنام دووقادر توێژەری کۆمەڵایەتی سپاس بۆ تۆ کە